مێدەوارین موچە لە کاتی خۆی دابەجێت بۆی مامۆستایان بە دەروونێکی ئارامەوە بتوانن داوامی خۆیان بکەن. ئامادەکاریەکان دەستیان پێکردووە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن و وردە نزیک دەبینەوە لە دەستپێشیەوە ساڵە. هاتووبەتە بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بزانین ئامادەکاریەکان چییە؟ کتێب هاتووە، نەوت هاتووە، ئەو پێداویستیانی کە لە ساڵێکی خوێندندا بەکارهێنرێن. من میوانداری مامۆستا نەژاد عەبدوڵڵا بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانەکەم سڵاو لێ بە مامۆستا. چی ئامادەکاریە کراوە؟ ئامادەکاریانە چی کام ساڵ زووتر لە وادەی خۆی دەستی پێکردووە؟ بەڵێ دیارە بۆ ساڵی نوێی خوێندن هەموو ئامادەکاریە کراوە لە ڕووی دابینکردنی سوتەمەنیەوە و مافقەتیش هاتوتەوە و لە ڕووی دابینکردنی کتێبەوە هەموو پەرتووکەکانمان وەرگرتووە دابەشکراون بەسەر ناوەندەکانی خوێندن و دوای ئەوەی وەزارەتی پەروەردە بە نووسراوی ژمارە 233 لە بەرواری 27/8 ڕۆژی مباشەرەی عامی مامۆسانی کردە یەکینۆ. مامۆستایان سەرجەم مباشەرەی گشتیان کرد و ئەو مامۆسانش کە لە خولی دومی تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەی بەشدارن هەمان ڕۆژیان بۆ کراوە بە پەیوەندی گشتی و ئێستا سەرگەرمی تاقیکردنەوە گشتەکانی قۆناغی 12 خولی دووەم بە ئومێدی ئەوەی کە خوێندکاران سەرکەوتوو بەدەستبێنن و بۆ ئەم ساڵ 26988 قوتابی لە قۆناغی یەکەمی باخچە و قۆناغی یەکەمی قوتابخانە بنەڕەتیەکان پەیوەندیان کردووە و ئەوەی کە پەیوەندی بە ڕێخستنی میلاکاتە بەشێکی زۆر لە پەروەردەکان تاویان کردووە. ئەوەی کە ماوەتەوە لەم چەند ڕۆژی ئایندە ئەوەی تەواو بێت و هەموو ئامادەکاریە کراوە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن تەنها ماوەتەوە دیاریکردنی یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندن کە ئیش وەزارەتی پەروەردە دیاریەکات. ساڵی پاش ژمارەی زۆر لە مامۆستایان تەقاوت کران، خانشین کران. بۆ پڕکردنەوەی ئەم بابەتە چی کراوە؟ ئایا نەقز دروستە بێت لە سلێمانیە؟ ئەوەی کە باسم کرد ڕێخستی میلاکات بۆ ئەوەیە دیارە خۆشبەختانە ئەو مامۆسانی کە خانشین بوون بە ئومێدی لەش ساغی بۆیان کارەکانیان تاوا بوو لە سەرجەم پەروەردەکان و جێگەکانیان پڕکراوەتەوە بە شێوازی تەنسیب و تاواکردنی بەشەوانە. مامۆستای نوێ نادەمەزرێت وەکو گرێبەست بێت یاخود وەکو خۆبەخش بێت؟ ئێستا دوو جۆر مامۆستا هەیە لە پەروەردەدا، مامۆستای هەمیشەوی مامۆستای گرێبەست. مامۆسانی کە گرێبەستن لە بەرواری یەکی نوێی 2024 بوونە گرێبەست. لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ژمارەیان 6615 مامۆستایە. جگەلەوە ئەو مامۆستایانی کە پێشتر وانە بێژ بوون و لابراون فۆرمەشیان بۆ پڕکراوەتەوە نێراوە بۆ وەزارەتی و ئەنجومەنی وەزیران بە ئومێدی ئەوەی لە داهاتووە ئەو یەدەگانە بچنە ببن بە گرێبەست یاخود ئەگەر مامۆستایەک لە گرێبەستی وازی هێنا یەدەکان بچنە شوێنیان. ڕێکارەکانی ئەم ساڵی پەروەردەست چیە بێت بۆ بایکۆت کە نێڵرێت بایکۆت بکرێت چۆن دۆخی ماشش باش نییە؟ ئومێدەوارین موچە لە کاتی خۆی دابەجێت بۆی مامۆستایان بە دەروونێکی ئارامەوە بتوانن داوامی خۆیان بکەن. تایبەت بە ئەو قوتابیانەی کە لە مەکتەبە ئینگلیزیەکانن ئەمە چەند قوتابخانەمان لەمە هەیە و ئەم ساڵی نوێکاریشتیا لەسەر ئەم بابەتە؟ لە کەرتی تایبەت واتە قوتابخانەی ناحکومی سەویە قوتابخانەمان هەیە 38345 قوتابی خوێندکاری تایە، زیاتر لە 2500 مامۆستا لەوێ کارەکەن، 999 فەرمانبەریان هەیە. بە هەمان شێوە لە حکوومەتیشا قوتابخانەی ئینگلیزیمان هەیە. ئەوانە کە خوازیار بن مناڵەکانیان بخەنە ئینگلیزی ڕێکاری پێویستیان بۆ گیراوەتە بەر بە پێ پێویستی وەرگیراون و ئەوانەشی کە لە بیدایەتەوە ئاەنێ مناڵەکان بە ئینگلیزی بخوێنێ بۆ ئەم ساڵی خوێندن قوتابخانەی ڕۆزمان کرد بە ئینگلیزی بۆی بتوانین کە زۆرترین قوتابی و خوێندکار لێ وەرگیرن و هاوکارێکیش بین بۆ قوتابخانە ئینگلیزیەکانی حکومیەکان کە ساڵانە زەختێکی زۆریان لەسەر بوو و ئەو قوتابی خوێندکارانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانە گەڕانەوە بتوانن بە شێوەیەکی ئاسایی لێوە درێژە بە خوێندن بدەن.